ئێمە ڕێز لە هەموو ڕۆژنامە نووسانەگرین و ڕێز ئەگرین لە کاری ڕۆژنامەگەری و یاسای ڕۆژنامەگەری. یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەگەر شتێکی هەبێت خۆی ڕاستە و خۆڕوا لە دادگا داوا تۆمارەکە، بۆیە ئەو قسەی هیچ بنەمایەکی نییە. گرتنی وێنەی بارەگای یەکگرتوو چ ئەهەمێتێکی تایە، چ گرنجیەکی تایە و یەکگرتوو هیچ شتێکی نییە کە ون بێ و پەنهان بێت لە خەڵکی کوردستان و هێزێکی مەدەنی لە ڕاستیە و هیچ شتێکی ژێربەژێری نییە تاوەکو لێ بترسێ. بۆیە ئەمە هەمووی تۆمەتی داتاشراوە، یعنی کە پەیوەندی بە ئەم دۆخەی کوردستانەوە هەیە کە ئەبێ ئازادی ڕادەربڕین کەم کرێتەوانێ و پەراوێزی دیموکراسی بەرتەسکتر بکرێتەوە و هەر ڕەخنە و ناڕزایەک لە ئەدای حکوومەتی هەرێمی کوردستان بە کونجی زیندان و بە تۆمەت داداشین و تەنانەت ئاسایە بشکن بە تیرۆریست. ئێمە پرەنسیپێکەیە پێڵم پرەنسیپی جیاکردنەوەی دەسەڵاتەکان. ئێمە دەست وەردان ناکەین لە کاروباری دادگاکان. ئەوەی کە هەیە دوێنێ بە ئاشکرا ئەوە بوو کە پێشتر زەمینە سازی کرابوو ئەم بڕیارە لایەن سەرۆکی حکوومەتەوانێکە پێش بڕیاری دادگا کەوتووە وتی ئەمانە کاری تێکدان و ئاژاوە جێڕیان کردووە. ئێمە وەک پەرلەمان ئەبێ لەسەر دوو ئاس ئیشکەین. یەکەم ئەم یاداشتی کە ئامادەمان کردووە ئاراستی دادگای پێداچوونەوە یەکەین لە ڕێگەی سەرۆکایەتی پەرلەمانەوە و سەرۆکی پەرلەمانیش هەمان داوای ئاراستی دادگای پێداچوونەوە دادگای تەمیز کرد. بۆیە ئەبێ دادگای پێداچوونەوە ئەم بڕیارە ڕاستکاتەوانێ هەڵی وەشێنێتەوە. دووهەم ئەوەیە کە هیوادارین هەموو پەرلەمانتار و فراکسیۆنانی کە ناڕەزایەتیان دەربڕیوە بۆ کۆبوونەوەی داهاتووی پەرلەمان ئەم ناڕەزایەتیە بگواستنەوە بۆ قاڵبی کردارەکی و لە کۆبوونەوەی پەرلەمانە پرسی ئازادی جارێکی تر قسەی لەسەر کرێتەوانێ و ئێمە پرسی ئازادی و پرسی دەستێوەردان لە دادگاکان شتێک نییە سازشی لەسەر بکەین و قبوڵی بکەین.